بەناوی خوای گەورە و میهرەبان. کەس و کاری سەربەرزی شەهیدان، پێشمەرگە قارەمانەکان، هێزەکانی ئاسایش و پۆلیس و دژە تیرۆر و هێزەکانی ناوخۆ، ئەندامان و کادران و لایەنگرانی یەکێتی، جەماوەری خەڵکی کوردستان، سڵاوی خۆراگری و ئەمەکداریتان لێبێت. دوای دام بە خۆداگرتنێکی زۆر لە پێناو ئاسایشی شاری سلێمانی خۆشەویست و هەرێمی کوردستان بەگشتی، لە پێناو چارەسەرکردنی کێشەکانی دوای پیلانگێڕی 8 تەمموز کە بەندە هەوڵمدا لە ڕێگەی دیالۆگ و ڕێڕەوی حزبیەوە چارەسەر بکرێت، هەر لەو پێناوەشدا ئامادەییم نیشاندا بە شێوەیەکی کاتی دەسەڵاتە تەنفیزیەکانی خۆم ڕادەستی هەواڵی هاوسەرۆک بکەم، بەمەرجێک لیژنەیەکی لێکۆڵینەوەی حزبی پێک بهێنرێت بۆ دەرخستنی ڕاستی و دروستی ئەو تۆمەتانەی کە لێرە و لەوێ دەخرێنە پاڵبەندە. بەڵام بەداخێکی زۆرەوە وا دیارە بەهۆی ڕێگریکردنەوە حیزبەکەم نەیتوانی و ئەو لیژنەیە پێک بهێنێت و دوای نائومێدبوونم لە مەکتەبی سیاسی حیزبەکەم بڕیارمدا کە پەنا برم بۆ بەردەم دادگای سلێمانی و داوا بکەم کە هەموو ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵم لە ڕێگەی دادگاوە یەکلایی بکرێتەوە. بەندەش دەمتوانی نەک لە ڕێگەی تۆمەت بەخشینەوە بەڵکو بە بەڵگە پەردە لەسەر زۆر کاری قێزەوەن هەڵبگرم لەسەر ئەو کەسانەی کە تۆمەت بۆ بەندە دەبەخشنەوە. بەڵام پەروەردەی من و ڕەوشتی من هەرگیز ڕێگەی پێنەداوم کارێکی لەم جۆرە بکەم. لە ئێستاشدا کە هەرێمی کوردستان بە بارودۆخێکی دژوارتری سیاسی و ئەمنی و ئابووری و کۆمەڵایەتیدا تێپەڕ دەبێت و میلەتەکەمان بەهۆی سیاسەتی هەڵەی ئەو حیزبانەی کە لە دەسەڵاتن بە حیزبەکەی خۆشمەوە کەوتونەتە ژێر بارێکی زۆر قورس، بەندە هەرگیز چاوەڕوانی ئەوم نەدەکرد ئەرکی سەرشانی میلەتەکەم گرانتر بکەین. گەر بمزانیا کێشەی وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێهان ساق و سەلامەت بن. ماوەیە کە لە شارە سلێمانی تاقمە جنایەتکارە یەکێتیە نیشتمانی کە دەستیان تابینە قاقا لە خوێنە ڕۆڵەکانە ئەم سەرزەمینە و نابودی ئەم سەرزەمینە سوورە کەوتگنە سەگیانە یەکتری. دلیلی ئەوەی کە ئێمە تا ئەم دەقیقە سەبارەت بەم مەوزوع قسەمان نەکرد هۆکەی ئەوە بوو کە ئێمە لە چەند و چۆنی اتفاقات ناوخۆیی بە گوێرەی میدیاگەلە فاسدە حەلیم و فکریەتە بووگەنە فاسدە گەنگی و مافیاییە حاکم متمانەیەکی ئەوتۆمان نییە و هیچ شتێک بێجگە لە پڕۆپاگاندا بە شتێکی تر نایشوبهێنین و قبوڵی ناکەین. بەڵام هەر بۆ خاتری ئەوەی کە بۆ مێژوو بمێنێتەوە و هەر بۆ خاتری ئەوەی کە یارانە خێزە کوردەوارە سربەخۆ و هەروە خەڵکە کوردەواریش لەم اتفاقاتانەی کە ئەکەوێت هەم دەرس وەربگرن هەم بتوانن خوێندنەوەیەکی ئەمیقتر و قوڵتریان بوێت بەرەو ئەو چارە نووسەی وا تووشیە بن، بەرەو ئەو وەزعیەتەی وا خەریکن ئەڕۆن. بەژێ کابرایە لە کابرایە پرسی لە جووتیارێ پرسی ئەرێ خاڵۆ فڵانی لەگرا تا لادێکەی تر چەنێ ڕێگەس ئەو ساوا کیلومتر نەبوو متر نەبوو وتی دا بڕۆ بڕێوە، وتی بۆ؟ وتی تۆ بڕۆ بڕێوە تا پێت بێژم چەنێکە، چۆن بڕۆیتە ڕێوە چەنێ تن بڕۆیتە ڕێوە بە تۆ ئێژێ چەنێکە، 4 ساعتە نیوە ڕۆژێکە ڕۆژێکە. ئەم مەسیرەوە لە حەلیمە کوردستان گرتگیانە سەبەر و ئەم جامعەوە لە حەلیمە کوردستانە دروسیان کردگە. ڕۆژ لە دوای ڕۆژ لەمە نەگریستر و لەمە داتەپیاکتر و لەمە داڕمیاکترەوێ. شێخ لاهورە شێخ جەنگی وا تۆ کەسێنەتی ئەناسی لە پڕێکا بووی تۆ کوڕێ. پارەکە من دیبەیتێکم کرد و نەسیحەتم کرد لەو دیبەیتە، چون تۆ وتت کۆرۆنات گرتگە و لە مەرگ گەڕیاکی تۆ. لاهورە شێخ جەنگی بڕۆ ئەو دیبەیتەی وا پارەکە کردبوو و نەسیحەتم کردبوو گوێ بدە.
بنوارەوە حاڵ و وەزع ئەم شەڕە شەرمنانەی وا ئێستا ئیعلامت کرد لە ڕێگەی گرتە ویدۆیەکی 3 دەقیقەیی. وا ئێوە هەرچی گەورە بوو، هەرچی مقدەس بوو، هەرچی فرە مهم بوو، ئەوەنەتان بچوو کردو، ئەوەنەتان بچوو کردو تا ببن بە ساحێبی. ئێوە ئەم ئومەتە کوردیەتانە فرە بچوو کردو تا بتوانێت یەکێکی وەکو لاهورە شێخجەنگی و پاڤڵ و ئەم فاسدانەی وەکو خانەوادەی بارزانی و تاڵەبانی بوون و ڕەهبەرانی. ئەبێ مردمێ فرە بچووک بکرێتەوە تا قەبارە بچوو گەلێ وەکو ئێوە بوون و ڕەهبەری. بەڵام دوای ئەوەی کە ئێوە ئەم مردمتانە بچووک کردو، حەجێکی ترتان بۆ نامێنێتەوە ئیلا ئەبێ وێرانی کەن. پێتم وت پارەکە، پێتم وت ئێوە ژیانتان بێمەعنا کردگە، ئێوە هەرچی شتە بچووکتان کرد لەبەرەوەی بەدەستی بێرن تا لێو دوا وێرانی کەن. وەم خەڵکیشە لە دوور و تەماشایی کرد، بوو بە شەریکە ئێوە، کەوتەکە ئێوە، چون ئێوە مەشیایە خەڵکێکتان دروست کردایە وەکو خۆتان، لە ئاستە خۆتان نەکریام خەڵکە فرە گەورەوێت. جا تۆی قەبارە بچووک چۆن ئەتوانی ڕەهبەریەتە حیزبێک، حکوومەتێک، دەستگایەک بەسەر ئەم خەڵکە گەورە بکەی؟ بەس ئێوە لە تەداوم و لە بەردەوامی حکوومەتە بەعسا بە ئەگرا گەیاندان. ئەمڕۆ لاهورە شێخجەنگی ویدۆیەکی لە خۆی دانیاگە. ئای لاهورە شێخجەنگی خۆت و حکوومەتە حەریمە گوێ بگرن. ئەها چەنێ مردمە ئێمەتان سەخیف کردگە بە نەمایش و بە تەئاتر و بە شەوە تەلەڤیزیۆنی و 3 دەقیقە گردە ویدۆ لە خۆت دانیاگە 3 دەقیقە و 50 سانیە. تۆ لە 3 دەقیقە و 50 سانیە ئەتوانی چی بێژی لاهورە شێخجەنگی؟ ئەها ئێوە واتانە کردگە بە ئەم جامعە جامعەیەکی سەتحی، بێسەوادی، بێ بنەمای، بێ بونیادی، بێ ئینتماتان دروست کردگە. لاهورە شێخجەنگی تۆ لە پەیامەکەی ڕەمەزان تا ئاوا کلکەکانە نیابوو بەسەر مێزەکە جستە گرت بوو، یعنی موسەیتەری بەسەر ئەوزاعەکە. جا ئەم نوع کڵاو بەرداریە مەسعود بارزانیش ئەی کرد. ئێوە نییە دەستان بە پوڵە نەوت و جەوت و ئەمانە کەوتگە، هەر بە خۆپیشاندانە پشتە تەلەڤیزیۆن گەرەکتانە خۆتان فش و زل بکەنەوە. ژست گرتن وەکو کاتەی وا لەسەر و بەندە ڕفراندومە مەسخەرەکەی مەسعود بارزانیە سێوێکی گرتو بەدەسەوە برنارد لڤی و برنارد کۆشنەر بەڕاسەری وێوێسیاون ئەم وەکو ئەرباب دانیشت و چقۆیەکی داو لە سێوەکەی حەوا و سێوەکەی نیوتۆن. ئێوە هەرچی شتانە کارنەڤاڵ و نەمایشە، چون جەماعەتە فاسدێکن، جەماعەت فاسدێکن توش ئاوا دەسەنیا بوو بەسەر مێزەکە، یانێ فرە موسەیتەری بەسەر ئەوزاعەکە. و بە پاڤڵە تاڵەبانی ئەدوێت سەرۆکە دووەم، یانێ تۆ سەرۆکە ئەوەڵی، و تۆ چوویتە کنار چون حەز ناکەی بە خوێن ڕشتن و حەز ناکەی بەم جۆرە شتانە. با گوێ بگرین لە گرتە ویدۆکەی ئەمڕۆت. بەناوی خوای گەورە و میهرەبان. کەس و کاری سەربەرزی شەهیدان، پێشمەرگە قارەمانەکان، هێزەکانی ئاسایش و پۆلیس و دژە تیرۆر و هێزەکانی ناوخۆ، ئەندامان و جا هەر لەگرا دۆڕیایی بابزانی ئەو ئەحمەقەی وا ئەمەی بۆ تۆ نووساگە لە تۆ ئەحمەقترە. تۆ بە خانەوادەی شەهیدان دەسەر پێ کرد، بە کارمەندانی دژە تیرۆر دەسەر پێ کرد، بە پێشمەرگەی قارەمان دەسەر پێ کرد، لەگرا جەماوەری خەڵکی کوردەواری تیا نەبوو. ئێوە ئەسڵەن پێگەی جەماوەریتان نییە، ئێوە تاقمێکی سەکتی مافیایی دەڕەندەن و دائیمەن وەختێکیش گەرەکتانە درۆ بکەن ناتوانن درۆکە جێبخەن. تۆ بە مردم دەسە پێ نەکرد، ڕوو بە خەڵکی قسەت نەکرد. ئەم فیلمە تۆ گرتکتە، ئەم فیلمە تۆ گرتکتە.
مانیفێستی ئەعلامی شەڕی شەرمنانەی تۆس مەسەلەن بزانە لاهوڕ تۆ لەوەی ڕەمەزان تاوتە داوام کردگە بە یەک شەرت هاتگمە ئەملاوە کە مەکتەبە سیاسیە یەکێتی لیژنەیە دروستکە کە تۆمەتەکانە تۆ بەڕەسیکەن کەسیش نازانێت تۆمەتەکانە چییە پێت بێژم تۆمەتەکانە چییە بابزانی ئێوە دائیمەن لە گوێی گا خەفتگن مەلا بەختیار ئەزانی چ کارەس مەلا بەختیار تئۆریسیەن بەڕێوەبەری کولتوری نێئۆلیبراڵیە لە سەرزەمینە کوردەوارە یعنی نەهاتگە لە سوڵتەیە جەهانی جودۆ کریسیانەتی ئاغای مەلا بەختیاریان مەئمور کردگە تا مەردمە ئێمە بەم فەزاحەتە بکێشێت کە کێشاگێسی بە بەرپاکردنی کارنەڤاڵ و فیلم و فستیڤاڵ و کۆنفرانس و بە ساپۆرتکردنی کۆمەڵگای مەدەنی و پەترۆدۆلارەکانی وائیدا بە خەڵکی تۆ پێت وایە هەمانە کەسێک گەورەتر لە مەلا بەختیار لە حەلیمە کوردستانە من فرە بیست بووم ئەم خەڵکە جا عادەتی وایە بەم میدیا فەشەلانەی خۆتان خەریکە کارەکە واتە مەلا بەختیار سەرکڕیاگە وەلێ مەلا بەختیار مهمترین مهرەیە مرەوج و بڵاو پێکەرەوەیە نێئۆلیبرالیزمە و بەهاگە لە نێئۆلیبرالیستیە و خەیلێ لە مەسعود بارزانی مهمترە وا لە بیرتا مەلا بەختیار ئەیوت جەماعەتی هەرزەکار هاتگن وا لە بیرتا مەلا بەختیار و تۆی وت هەرزەکار وا لە بیرتا مەلا بەختیار وتی من دەستەواژەی 16 ئۆکتۆبرم دروست کرد وا لە بیرتا مەلا بەختیار لە ناوە ڕۆژنامەکەیە ئەینووسا لە نەوتەوە ئەدزن تا جەوت وا لە بیرتا مەلا بەختیار ئەیوت خەریکی قاچاقچی کردنن وا لە بیرتا مەلا بەختیار ئەیوت ژێرزەمینەکان پڕن لە دۆلار وا لە بیرتا مەلا بەختیار لە ساڵیادە جینۆسایدە هەڵەبجا وتی کەس ئەناسم قامکی بڕیگەسە و جڵ ئاڵتونی دزیگە وا لە بیرتا تۆ پێت وایە مەلا بەختیارم قسانەی هەروە کرد هەروە ئای لاو شێخ جەنگی تۆ لەکوێ بووی لە پڕێکا بووی تۆ کوڕێ شێخ جەنگی بابەت چکارە بوو با ئەدامە بدەین من هەر گەرەکمەوە بیرت بێرمەوە تا بزانی تۆ چۆن بەرەو ئەم هەڵدێرە هاتکی وا فکرەکەی لەگرا تۆیش عەدەدێکی بەناوی خوا و بەناوی خوای گەورە و میهرەبان تۆ دەست لە هەرچی جێگە بڕیاگە ئیستە گەرەکتە بە خەتابێکی ویدۆیی مەسەلەن ڕوو بە مەردم ئیعلامە شەڕ بکردایە کە مقاومەتەکەی تا ئەفکار عمومی ڕای گشتی لە پشتاوایە دەی تۆ لەمەش سەر نەکەوتی لەمەش ئەوەندە ئەحمەقن سەر ناکەون تۆ نەتوانی ڕای گشتی بێریتە پشتە خوات و ناتوانی لەبەر ئەوەی ئێوە لە باڵهەنسە فەسادان یەک لە یەک فاسدترن ئەم گرتەوی دۆی تۆ ڕوو بە خەڵکە چون تۆ قدرەتە بەدەسەوە نەماگە هیچ نەهاد حکوومەتێکە بەدەسەوە نەماگە هیچ میدیایەکە بەدەسەوە نەماگە هاتکی بەم گرتە ویدیۆ ئیعلانە شەڕێکی شەرمەنانە بکەین هەر لەمەشا پیاگ نەویت بابزانی بە زوانە ئێمە ئێژێ گۆم هەرچی قۆتر وێمە لەی خۆشترە بە جافی ئێمە ئێژن بنەوە لە بنە تێڵاکە تێڵا لە ناوەڕاست و گرت لێت تێت هەڵەدەن خراو تێت هەڵەدەن تۆ ئەو پیاگەنیەی بنەوی لە بنە تێڵاکە ناتوانی ئیسە منەمتە بۆ تەفسیرەکەم بەناوی خوای گەورە و میهرەبان کەس و کاری سەربەرزی شەهیدان پێشمەرگە قارەمانەکان هێزەکانی ئاسایش و پۆلیس و دژە تیرۆر و هێزەکانی ناوخۆ ئەندامان و کادران و لایەنگرانی یەکێتی دە ئەمانە پشتی تۆن گشتیان یەک لە یەک لە تۆ فاسدترن هێزی پۆلیس و هێزی ئاسایش و دیژە تیرۆر یەک لە یەک لە تۆ فاسدترن ئیسە گەرەکتە چیان بجوڵێنی تۆ معاش وا لە دەستا پوڵ وا لە دەستا ڕەهبەرە حیزبی چ کارەی
کەس و کاری سەربەرز شەهیدان تۆ پوڵە سەربەرزە شەهیدان ئەدەی تۆ حەف ماشانەکە و بندیوارانە ئەدەی تۆ ئیدەی خۆ ئیسە تۆ خەتابەکە کرد خەتابەکەت لە کامە پشت لە کامە ئینتما لە کامە مەبدە ئەوتیت مەبدە هەز ئیسە تۆ پۆلیس و ئاسایش و دژە تیرۆر و خانەوادەی شەهید و ئەمان تەقاو کرد مەبدەئێکە هەز ئەمانە لەسرە مەبدەئە بوێسن ئیستەم و چرکە بێوە گیانیانە تەزوو بێ بە گیانیانە وەختی تۆم قساکەی هیچ مەبدەئێکیانی ئیلا پارە نەبێ و پۆست نەبێ دەی نە پۆست ها بەلای تۆوەی تر نە پارە ها بەلای تۆوە لەمیانە فەشە لە هاورد ڕووی دەمی تۆ مەشیە لە خەڵک وایە ئەو خەڵکەی وا تۆ تاقمی وەکو تۆ کەس و کاری تۆ بنەماڵەی تاڵەبانی و بنەماڵەی بارزانی کاولیانی کردە بە تۆوە مطلق تا ئەگەر بەشێکی کەم لەو مردمە هەنووز هەناسەی مەردایەتی ئەکێشن لەم فرسەتی تۆ ئەستفادەیان کردە تەپیاندایە سەرە بنەماڵەی تاڵەبانی تا وەختە بنەماڵەی بارزانیش بگات تۆ نەتزانی ڕواکەیتە کێ پۆلیس و ئاسایش و دزە دیژە تیرۆر و بنەماڵی سەربەرزە شەهیدان جەماعەتە موچەخوەرە پۆستخوەر جەماعەتە فاسدە سوزاکی خۆیسە گوێ بگرە ئەدامە بە ئاوەری خەڵکی کوردستان سڵاوی خۆراگری و ئەمەکداریتان لێبێت سڵاوی خۆڕاگری و ئەمەکداری یعنی ئیسە تۆ احتیاجە بە خۆڕاگرتن و ئەمەکداری یعنی وەفاداری هەز دێ تۆ مردمێکە بە پوڵسەند مردمێ وا تەمام و وجودی بووگە بە پارە مردمێ وا لە بستێ کۆسکی و ناوگەڵی جێگەیەتر ناوێنیت وەفایش ئەزانی یعنی چی لاورە شێخ جەنگی من پارەکە پێتم و دوا مەکەن وا لە بیرتا فیلمەکەی ئەسپە تورینم بۆت بەحس کرد وتم وا مەکەن ئیسە تۆ خۆڕاگرتن دەی کاورا فێرە سیلیکۆن و فێرە نادی و فێرە ماساژ پلیس و فێرە قومارخانەکانە قبرس و فێرە دزیکردن لە خەڵک و ڕاماڵی نەخاک و لە بین بردن و وجدان و شرافەتە کوردی بووگە خۆ لە بەرامبەرە چیا ڕائەگرێ جووسکەی بۆی دەرەچێ لە بەرامبەرە چیا خۆی ڕائەگرێ ئیستە مەسەڵەن تۆ پەیامی مقاومەتە هەنار مەسەڵەن تۆ ڕەهبەری تۆ لە توولە عومرتە نەتوانیگە یەک نەفەر بە محەبەتەوە بەرەو خۆت جەزب بکەی بە محەبەتەوە لە هیچ چەند ڕەفیقان لاور ئادەی بیان بژێرە بزانم چەند ڕەفیقان لاور خۆڕاگر ئیستە سەفەتێکی دابە ئەم ڕەفیقە پۆلیس و دژە ترۆر و بنەماڵی شەهیدان و ئەندامانی یەکێتی ئەو سەفەتە ئەم دووە بوو خۆڕاگر و بابزانین چیتر بوو ئەمەکداریتان لێبێت ئەمەکداری وەفاداری ئەو وەفای فقط بۆ گیرفانی هەست هەرکە بۆی پڕکا وەفای هەست بۆی فقط بۆ گیرفانی وەختە خۆشی مامەشی وابوو ئێوە دائیمەن جاشە دنیا بوون ئێوە دائیمەن ئەم مردم و کورد و سەرزەمینی کوردەوارتانە حەڕاج کرد جنایەت نەمانەیکەن ئێوە فقە وەفاتان بۆ گیرفانە خۆتان هەست ئەمەکدار و خۆڕاگر ئیستە احتیاجە و ئەمەکداری و خۆڕاگریە من وە مەلا بەختیار وتم لە کڵاب هاوسا دەنگەکانمان هەست پێم وت مەلا بەختیار تۆ کە ئێژی ئێمە گەمارە و دریاگین لەلایەن هەرچی هێزی دنیا هەست دوژمنە ناو خۆی و ئامریکایش پشتمان ناگرێ تۆ ڕۆڵەی قارەمان و کوردی و دروست بکردایە خاص بوو یا سوژەی نەئۆلیبراڵی فاسد کە بۆ تۆ نابێ بە سەرباز ئیسە لاورە شێخ جەنگی تێ گیریاگە احتیاج و ئەمەکدار و خۆڕاگر هەست خۆتان واتەنی مافیش مەوجود نییە دەست ناکەوێ ئاغەیان مەگەڕێ دوای دام بە خۆداگرتنێکی زۆر
لە پێناو ئاسایشی شاری سلێمانی خۆشەویست و هەرێمی کوردستان بەگشتی ئەی بۆ لە کەرکووکە دانە بە خۆتان نەگرت ها؟ ئەی بۆ لەسەر قەزی مستەفا سەلیمیا دانە بە خۆتان نەگرت چۆنە لەگرا دان بە خۆت ئەگری بۆچی چی بەری پێت گرتگە شەپۆ لە جەماوەرە قارەمان ڕای گشتی قارەمان وا لەسەر گەورەی وێسیاگە لە چی ئەترسی لەوەی پێت بێژن پیاکوژی خۆقینە نایات بە کامتان بێژن پیا و کوشقینتان لێتیت بە کامتان بێژن دز و جەردەقینتان لێتیت بە کامتان بێژن بێکەرامەت قینتان لێتیت هیچ کامتان بڕۆ مەلا بەختیار نامەیەکی نووساگە لە شەڕەکانی یەکێتی تەکە ئەوانەی ترە چیتان بە یەکتری وتکە بە سۆشیالیست چیتان وتکە بە ئاڵای شۆڕش چیتان وتکە بە حیزب شوعی چیتان وتکە بڕۆ وتکیسی بە بنەماڵەی بارزانی چیتان وتگە لە ناو گەڵ و هەڵتان داگە تا تەخت خاوەکە یەکتری جاش بچووکترین سفەتێک و گە بە یەکتری داکتانە بە یەکتری داکتان ئاغەیان ئێوە هەمانن هەمان تاقمە جنایەتکارن خۆ تابزین چەنێت و سەرەکەوی لەما پس ئیستە تۆ لاهورە شێخ جەنگی لە جامعەیەکی فاسد کریاگا وا تۆ دەسێکی گەورەت بوو تۆ نەهادە ئەمنیەتی بووی تۆ بووی کامێرات ئەخست و ژنی لەش فرۆشە ئەهەنارد و سەکسە ڕەوابەتە مختلفە سعدی ئەحمەد پیرە و تەمامە ئەم سەرانتە زەبتە کرد کارە بوو بەمە وانە پێناو چارەسەرکردنی کێشەکانی دوای پیلانگێڕی هەشتی تەمموز کە بەندە هەوڵمدا لە ڕێگەی دیالۆگ و ڕێڕەوی حزبی و چارەسەر بکرێت هەر لەو پێناوەشدا ئامادەیم نیشاندا بە شێوەیەکی کاتی دەسەڵاتە تەنفیزیەکانی خۆم ڕادەستی هەواڵی هاوسەرۆک بکەم بەمەرجێک لیژنەیەکی لێکۆڵینەوەی حزبی پێک بهێنرێت بۆ دەرخستنی ڕاستی و دروستی ئەو تۆمەتانەی کە لێرە و لەوێ دەخرێنە پاڵبەندە بەڵێ ئەم بەندەتانە نازانم لەکوێ هاوەرگا وەلی ئەدەبیات فرەسەخیفێکە مامۆی شووەکاری ئەوردووە کوشتێ لە مامۆتان فێروگەنم بەندە تۆ بەندەی چی بەندەی ناوگەڵتی بەندەی ورکتی بەندەی شەهوەتی بەندەی خوای تۆ بەندەی کێی مامەت بەندەی کێ بوو ئێوە بەندەی پارن بەندەی شەهوەتن بەندەی گەندەڵین بەندەی فەسادن بەندەی بێوەفاین بەندەی حەچیشتە هەن ئیلا بەنەی خواوێ تۆ جۆکە یاغیان ئیستە تۆمەت خریاگە سەپاڵە وا لەبیر تا مەلا بەختیار پێتێوت لە نەوت ئەدزن تا جەوت پێت پێکەنین و پێت وا بوو کاورا ئەحمەقە خەرەفیاگە و 7 ساڵ تەمەنۆ بابزانی مامە تۆ وەختی مەلا بەختیاری گرت بەدەسە نەوشیروان مۆستەفا دایان لێی ڕەفیقەکانیان کوشت یەک نەفەر پیاگیتیانەوە وەسەریان کاتۆ مەلا بەختیاریان گرت و ئەشکەنجەیان کرد وە غەڵەتکردن خستیان غروریان شکاند ڕەفیقەکانیان کوشت و دەمی نەکردو نەیتوانی ترسیا وەلێ ئەو ڕقەی لە دڵە خۆیان هەڵگرت بۆتان بۆ ئێوە بۆ ئەم مەردمە وا نەهات نەهانایی وا دوو پیاگیتیانە و دفاعی لێ بکە و ئەگەر ماوە مامجەلال لە بەرامبەرە نەوشیروان داینیا وتی ئەمە زام خواردەگە دەسە نەوشیروانە ئەم ئاگای هەست لە نەوشیروانم بۆ کۆنتڕۆڵەکە تۆ پێدوا بوو مەلا بەختیار خەرەفیاگە مەلا بەختیار بە ئێوە ئێژێ سەرە کردە نەسەر کردە سەرە کردە کردەی بێشەرەفی کردەی نادروسی کردەی پیاوکوژی کردەی سەرزەمین فرۆشی کردەی مردم لە بین بردن مەلا بەختیار دروست بوو شەبەکارەوە بەرامبەر بە ئێوە مەلا بەختیار انتقام خۆی لە گشتانە سێنێتەوە لەم مردمی کوردیش هەسێنێتەوە بە فاسدکردن جامعەی کوردەوار با بزانی خاس بازیەکە خیلی قەشنگ بازیەکە تام دقیقە ئاغای سەرە کردە وەختی پێتی ئەوە پوڵتان لە ژێر زەمینەکان شاردەگەسۆ وەختی پێتانی ئەوە دەیوە قاچاقچین
وەختی ئێوە گومڕکاتە قەیرە ڕسمیتان دانیاگە ئەوانە بۆ ئیستەتە بوو بۆ ئیستەتە ئەها ناوینەیە هاورد ئەهاوە ئێوە هەرزەکەر ناوینەیە هاورد ئایسە بووگەسۆ پەروەندە لەسرە دەی لیژنەی حیزبی ئێشێ لە تۆ بکۆڕێتەوە لە فەسادە تۆ بۆچی ئێشی لیژنەی حیزبی لە تۆ بکۆڕێتەوە دەی تۆ سوء ئستفادەت کردگە لە قودرەت تۆ دەستگای ئەمنیەتیت دەدەساوگە تۆ بە ماوەدە مخدر و بە سەکس کەوتیتە گیانە مردمە تۆ هەرکە دەمیە کردو فایلێکە لێ بڵاوە کردو فایلە ارتباطاتە جنسی و ڕەوابەتە نامەشروع و مە تۆم کارە نەویت ئێستا بۆچی ئێشێ لیژنەی حیزبی لە تۆهمەتەکانە تۆ بکۆڵێتەوە تۆهمەتەکانە چین بۆ نایە بەرز بە زبانیانگەی بێ لە بەرامبەرە مردمە خۆت بێرە دادگای مردم بێرە دادگای مردم ئەگەر ڕاز ئەکەی بێرە دادگای مردم خۆب ئالەگرا ئێژێت ئەم ئاغا بە بیانوویەک لە سەرۆکایەتی لابریاگە تۆمەتەکانی فرەقێزەونن تاگرا ئێمە ئەزانین کە ئەم ئاغا هەروە کودەتای بەسەرەوە نەکریاگە بەڵکو نهێنی لێ ئاشکار بووگە نهێنی دەسی لە کامە قاچاخا بووگە لە کامە پیا و کوژیا بووگە ئەمە نەبەو معناسە کە پاڤڵ نییە ها نەبەو معناسە ئەو یارۆ خولە سەناوی نییە نەبەو معناسە شێخ جعفەر لەمان فاسدتر نییە کورە ئەمانە ئەوانەنەوە ئەنفالیان دروست کرد هەڵەبجەیان دروست کرد جنایەتیان کرد بەر عەلەیهە بەشەریەت ئەمانە هەرەوەنەنە هەر ئەوانەنە و وا مەلابەختیار ئێژێ قامکیان ئەوڕی و ئاڵتونیان ئەدزی دوای ئەوەی خەڵکە هەڵەبجێشیان کوشتە بوو بەڵام بەداخێکی زۆرەوە وا دیارە بەهۆی ڕێگریکردنەوە حیزبەکەم نەیتوانی و ئەو لیژنەیە پێک بهێنێت و دوای نائومێد بوونم لە مەکتەبی سیاسی حیزبەکەم بڕیارمدا کە پەنابرم بۆ بەردەم دادگای سلێمانی و داوا بکەم ئەمە درۆ ئەکاها ئەڕۆمە بەردەمە دادگای سلێمانی ئەمانە گشتی نەمایشە لە چی یعنم های خەڵکینە ئەگەر من دەسم برد بۆ ئەسڵحە و بۆ چەک لەگرا ناحەقی کریاگە نائەداڵەتی کریاگە من یەکەم جار پێشنیارم داگە ئۆکەی تۆمەت وا لە پاڵی منە ئەوە من دەست لە کار ئەکشێمەوە لیژنەیەک دابنێن تۆمەتەکان دروستکەن لیژنەکە ئەندانەنیاگە ئیستا من جێگەیەکم نەماگە ئەڕۆمە دادگای شارە سلێمانی ئەمە یعنی چی؟ یعنی من لە ڕێگەی قانونی و ئیقدامەکەم لە ڕێگەی بوروکراسی و ئیقدامەکەم لە ڕێگەی سیستەمە حیزبی و ئیقدام ئەەکەم هەڵس و کەوت ئەەکەم خەڵکینە ئەگەر بەر بە هەڵس و کەوتم لە ڕێگەی یاسایی و بگیرێ مەجبورم نایاسایی عملکەم ئەمە بۆ چییە؟ بۆ خاتری ئەوەی یەکێتی ئیستا حاکمە لە زۆنە سەوزا لە ژێرە ناوە گێرە شێوێنەی ئاسایشی گشتی وەکو ئاوی خواردن ئەتوانێ هێزی لێ پەلامار بدات ئەو گەڕەکەی بەسەرا بێرێتە خوارەوە ئەتوانێ و کارێ پێ بکە بۆیە تەعاملەکە ئەمیش هاتگە دەسە خۆی بخاتە بەرەو خەڵکینە من داوای لیژنەم کرد نیان کرد ئیستا ڕۆمە بەردەمە دادگای سلێمانی نەکە دادگای سلێمانی فرە دادگایە دروسێکوێ نەکە ئەو دادوەرانە فرە پیاگوێن نەکە ئەوەی کە ئەم شتانە معنای بوێت ئەمە گشتی بۆ بازی سیاسیە بۆ خاتری ئەوەی لاهور ئەگەر خوا نەخواسە ئەو پیاگە بوو دەسی بردە چەک لە پێشەوە ڕێگەکانی بۆ خۆی شێلابێ مەشروعیەتێک شەرعیەتێکی بۆ خۆی سەردەبێتەوە بێژێ ئەمانە تۆمەتن و تاوان و درۆ ئەکەن و لێ ناکۆڵمە و من بەریم و من کوڕە پێغەمبەرم و کوڕە شێخ جەنی جاش نییە کوڕە جەلالە جاش نییە کوڕە پێغەمبەرم کە هەموو ئەو تۆمەتانی خراونە تەپاڵم لە ڕێگەی دادگاوە یەکلایی بکرێتەوە بەندەش دەمتوانی نەک لە ڕێگەی تۆمەت بەخشینەوە بەڵکو بە بەڵگە پەردە لەسەر زۆر کاری قێزەوەن هەڵبگرم لەسەر ئەو کەسانی کە تۆمەت بۆ بەندە دەبەخشنەوە باشە بۆ نایکەی تۆمەت بە بەندە دەبەخشنەوە تۆ بۆ پەردە هەڵ نادەی چی بەری پێت گرکە کامە مەسڵحەت بەری پێت گرکە تۆ ئائیستە باسە خۆڕاگریت نەئەکرد باسی ئەمەکداریت نەئەکرد
دەی با من بە ئەدەبیاتە حیزبیەوە تەکتا قسە بکەم، با من ببم بە یەکێتیە. دەی تۆ ئەزانی لە ناوە ئەم حیزبە کاسبی ئەکرێ بە خوێنە ئەم کوژیاگانە بە ناوە شەهید، فەساد ئەکرێ، دزی ئەکرێ، گەندەڵی ئەکرێ، پیاوکوژی ئەکرێ، نائەداڵەتی ئەکرێ، فەسادە ئیجتیماعی ئەکرێ، بۆ دەمەداخست بۆ ئیستە تێگیریاگە تەهدید دەکەی تۆ بە بەڵگە ئەو سەلمان بۆ نەو سەلماند، بۆ نەتسەلماند، بۆ بەر لەوەی ئەوان ئیقدام کەن بەر عەلەیهی تۆ ئیقدامە نەکرد بەر عەلەیهی ئەوان. ئەگەر ڕاستە ئەکرد تۆم خەڵکە بە چی ئەزانی؟ بە گەوج ئەزانی. دەی بتسەلماندایە مە تۆ دژە تێرۆرە نەبوو، مەر تۆ دەستگای ئەمنیەتی نیایی، مەر تۆ جاسووسە نەبوو، مەر تۆ ڕعب و وەخشەت نەخست و گەرەکت و تەقلیدە سەید ڕەئیس بکەی، مەگەر تۆ نەویت کوا دەی 4-5 دانە فایلە جنسیە چەپەڵ و کەسیف لە سعدی ئەحمەد پیرە و جەماعەتێ مردنی بەخ بڵاو کردو. بۆچی بەری پێت گرتگە؟ کامە مەسلحەت بەری پێت گرتگە؟ من گەرەک بە سابەتی بکەم تۆ لەوان فاسدتری ئەوان لە تۆ فاسدترن ها، و ئێوە سعیتان کرد، ئێوە محاولەتان کرد خەڵک بە ئەندازەی خۆتان فاسدکەن. بەڵام پەروەردەی من و ڕەوشتی من هەرگیز ڕێگەی پێنەداوم کاریشی لەم جۆرە بکەم. پەروەردەی تۆ چۆنە؟ ڕەوشت تۆ چۆنە؟ ئەم پەروەردە و ڕەوشتی تۆ وا دیارە پەروەردە و ڕەوشێکی فرەقێزەونە. کوڕە شێخ جەمیدی تر بۆیە فەساد ئەوێنی دەمداخەی، بۆیە دزی ئەوێنی دەمداخەی، بۆیە فەسادە سیستەماتیک خاک فرۆشی ئەوێنی دەمداخەی، تۆ دەمداخەی. ئەنا تۆ ئەگەر پیاگ وایتە باوکە پیاگ وایە لە بەرامبەرە کاولکاریە بەسەر ئەم ئومەتە کوردیە دەمە بەرزە کردو، کەوتت بەسەرە خەیرەکە، بەسەر لانە چەورەکە. پەروەردە و ئەخلاقی من نایڵێ، ئەم پەروەردە ئەخلاق قێزەونەت لەکوێ هاورد؟ پەروەردەی ئێمە ئێژێ لە هەر کوێیەکە نەعەداڵەتی کریا دەنگە بەرزکەرەوە، لە هەر کوێیەکە بێشەرەفی کریا دەنگە بەرزکەرەوە، دەسە مەخەرە ناوە سفرەیە فاسد لەگەڵ ئینسانە کاولە بێشەرەفە مەگەڕێ و ڕێفەقایەتی مەکەوە. پەروەردەی ئێمەز تۆ چۆن پەروەردە کریاگی؟ تۆ کێ پەروەردەتی کردگە؟ کامە پەروەردە کریاگی تۆ لە بەرامبەرە ئەم گشتە فەجایعە، ئەم گشتە جنایەتە دەمەداخستکە و قسەت نەکردگە. فکرەکەی فرە بەچکە زرنگی ئیستا خەڵکیێژێ بەرێ قەڵا ئافرینم و ئەقسە نەکرد و سڕە پۆشە. ئەمە سڕ نییە، ئەمە ئیشتبای کەنیشکێک نییە، ئەمە ئیدێ کار بەدەسن وا وەکو زالوو کەوتگنە گیانە ئەم مردمە و ئەم مردمە کاولەکەن. چۆن سکوتە کرد تا ئیستە؟ ئیستێشە ناوێری بەڵگەکانە ڕووکەی، بۆ ڕووی ناکەی بەڵگەکانە؟ دەی ڕۆژ لەمە تەنگانەتر هەست، لەمە خراوتر تێت ئەگیرێت. ئێوە عەزیزم گشتتان فاسدن، یەک لە یەکتری بەڵگەتان هەست. ناشێ سەرتان وە ڕووکۆکەی پێغەمەرۆتە زیوێ، نازیزم، نایوە گەشتتان فاسدن، یەک لە یەکتری بەڵگەتان هەست، بۆیە ناوێری دەمکەیت و بەڵەنسە گەندەڵیە. ئەرتۆ شەروال پلیتەی ئەوانیشن، ئەرتۆ مەواد فرۆشی ئەوانیش مەواد فرۆش و دەرمان فرۆشن، ئەرتۆ نەوت دزی ئەوانیش نەوت دزن، ئەرتۆ پیاو کوژی ئەوانیش پیاو کوژن. ئێوە گشتان یەکێکن. لە ئێستاشدا کە هەرێمی کوردستان بە بارودۆخێکی دژوارتری سیاسی و ئەمنی و ئابووری و کۆمەڵایەتی، هەرێمی کوردستان بە بارودۆخە ئەمنی ئابووری ناڕوە، ئەوە تۆی کونە مشکلێ بوو گەسە قەیسەری. هەرێمە کوردستان هەرەمە بووگە کە هەست، کاول فاسد لە بەینچووک داڕم یاک پارە بدە هەرچی کارە بکە. ئێوە واتان نەکرد. ئیستا تۆ خۆت تێت گیریاگە ئاغەیان، ئەم حەلیمە کوردستانە دروست کریاگە کوردی پێ نابوود بکری.
ئیشە تۆ خوات کونە مشکە لێ بوو گەسۆ قەیسەری وە ئەزانیتە دنیا ئاو بردی ناوەڵا دنیا ئاو لێ برد ئەم مردمە وا تۆ فاسە دەکردن هەر بۆشیان مهم نییە تۆ بکەی تیدا تێپەڕ دەبێت و میلەتەکەمان بەهۆی سیاسەتی هەڵەی ئەو حیزبانەی کە لە دەسەڵاتن بە حیزبەکەی خۆشمەوە کەوتونەتە ژێر بارێکی زۆر قرس سیاسەتی هەڵە نییە سیاسەتەکەتان زۆر دروسە چون ئێوە مەئمور کریاگن ئەم جامعە کاولکن کردتان تۆ بە من نایژی تۆ ئەگەر قارەمان و شۆڕژێر و کورد بوایتە دەورۆ پشتە بە دوژمن گەمارۆ بدریایە خەڵکی پارەیی و پولەکی و جیفە پەرست و ناوگەڵپەرست دروست نەکرد ڕۆڵەی قارەمانی بە ئەمەکی بە ئیمانی بە ئەخلاق دروست ئەکرد بۆ چون دوژمن پەلامارتی ئەدا تۆ 1 ملیۆن گەنجە گەرەک بوو پەلاماری ئەسلحە بە لە مەیدانە جەنگ نێتە دواوە دەیسە کەس حازرە خۆی باتە بەرە فیشەک ئەبرۆ ناسک کەرەکان و لچ قەیتانی کەرەکان و سەرع زەرع کەرەکان و لوت عەمەڵ کەرەکان و لجزل کەرەکان حازم خۆ بەنە بەرە فیشەک ئەنتەرەکانە بەردەمە سۆشیال میدیا و شاجوان و کچە زەریف حازرە خۆی باتە بەرە فیشەک بۆ سەرزەمین بۆ کەرامەتی کێ وای پێیان کرد سیاسەتە غەڵەت یا سیاسەتێک کە بۆتان دانریا و تا وا بکەن بەم خەڵکە واتان کرد بەم خەڵکە بچۆ دیبەیتەکەی پارەکە وا هوشتارم پێدا لاورە شێخ جەنگی وشتارم پێدا ئەو وەختە بڕۆ و پێتم وت ئێوە هەرچی شتی گەورەس بۆ خاتریەوەی بەدەستان بگا بچووکتان کرد وردتان کرد لە قداسەت خستان ئێستا بخۆ بەندە هەرگیز چاوەڕوانی ئەوم نەدەکرد ئەرکی سەرشانی میلەتەکەم گرانتر بکەین گەر ببزانیا کێشەی میلەتەکەم و بنبڕکردنی گەندەڵی بەوازێنانی لاهوری شێخزەنگی و دوورکەوتنەوەی لە وڵات کۆتایی پێدێت ئەوە دڵنیا بن درۆکەی درۆکە ئینسانە درۆزنێکی بۆ ئینسانە درۆزنێکی درۆزن تۆ 1 دقیقە پێش وتە بەڵگەی گەندەڵی و نادروسی فرە کەسێکەوە لە بەردەسا و ڕوو نەکردەکە ئیسە تۆ بتزانایە بەلاچوونە تۆ گەندەڵی بنبڕ ئەبوو ئەچووی درۆکەی تۆ بەڵێ دەستگای ئاسایشە بەدەسۆ بوو هاوسەرۆک بوویت و فشە ئەکرد و بەڵگە لە خەڵکی بوو بۆ تەپەنەداسەیان بیانگری بۆ وێسیای ئەوان بێن تۆ بگرن بەچی تۆ باوەڕکەین بە ئەخلاق تۆ بێرە یەک دیر سەبارەت بە عیداڵەت سەبارەت بە ئەخلاق سەبارەت بە کەرامەت و شەرافەت سەبارەت بە گەورەی سەبارەت بە حب وەتەن سەبارەت بە کەیلە وەتەن بوون و پاتریۆتیک بوون سەبارەت بە کوردبوون و قارەمان بوون بێرە تۆ یەک دیر قسە کردوێت بێرە بێجگەر لە یەکێتی و فەساد و درۆزنی و کاولی و پارە و پول تۆ خەڵکە گاڵپەرست و هەلپەرستە دروست کرد تۆوە ئەمسالە تۆوە مامەت تۆوە بابەت تۆوە ئامۆزاگەکانە تۆوە بنەماڵەی ئیبراهیم ئەحمەد تۆوە بنەماڵەی بارزانی وا تەپیان داگەسە سەرە ئێڵە گەورەی بارزانی و تەواوە ناوە ئێڵە گەورەی بارزانیان 20 نەفەر فاسد کردگە بەندە دەمێک بوو ئەو کارەم ئەنجامدا بوو بۆی دەمەوێت گەلەکەم هوشیار بکەمەوە کە ئەم پیلانگیێڕەی کە لە ئارادایە تۆ فرە وەختە بوو گەلەکە ئەو هوشیارکەی تۆ ئەوەڵدەفە خۆت هوشیار کەرۆ ئەم گەلە بەرامبەر بە تۆ قسەی کرد پێتی وت مەزبوو بووی وەکو گامێشی بەهاران مەشە هەڵتی گرت و بەرچاون نەئەدی مەزبوو بووی لە فەساد و لە بووگەنی ئایسە گەرەکتە تۆ میلەت وشیارکەی تۆ بڕۆ من پارەکە وشتارم پێدا مەترسیداترە لەوەی کە باسی لێوە دەکرێت ئێمە لەم چەند ساڵی ڕابردوو هەوڵی ئەوماندا بوو کە یەکێتی خاوەنی بڕیاری سەر بە خۆی بێت و نەکەوێتە ژێر کاریگەری هیچ حیزبێکی ترەوە لە هەمان کاتدا هێڵە نیشتیمانی و نەتە ئەوە چووە سەرە کارتە دژایەتی تەکە پارتیە
هێڵە خۆمانمان دابوو نێڵین بچێتە ژێرە کارەگەریە هیچ حیزبێکی تر حەچێکی بۆ نەماگەسۆ دەست و هەرچی شتە ئەگرێت بابەجان من نەمبیست تۆ لەگرا هەڵگەڕێتۆ بێژی من هیممەتم کردبوو ڕۆڵەی قارەمانم سەرزەمینە بێرم ئینسانە گەورەی لێ دروستکەم من نانە ئەم مردمە لە دەمە ئەژدەها دەربێرم من تەلاشێ بکەم بتوانم تا فەتح بەغا بچم تۆ چیت کردگە نێڵین بڕیارە یەکێتیەکەمان کەوێتە دەسە یەکێکی تر عەزیزم تۆ ئەوەنە مەبدەئە نییە نێست حەجێکە نییە ئەم حیزبە بۆگەنەی تۆ بێژگە لە پارە و دەسەڵات شتێتریش هەست نییە یعنی ئیشە تۆ فکرەکەی مردم ئەمانەی بۆ مهمە سەربەخۆبوون و دەی تۆ ئەگەر سەربەخۆبوون و لە حیزبێکا بۆ مهم بوایە لابد کەرکووکیشە نەئەداتەکە بنەمە هەڵەی بارزانیە نەتەکرد پیاگەوی لەوێ ئەوێسیایی لە کەرکووک بمردایی تا خاستر و ئیستە قارەمان بوویت و پەیکەریان لێ دروست کردیا بەم فەزاحەتە لە دەباشان تێ هەڵدەن کامیان کاورای کاول یەکەی یەکێتیەکەمان دەستنیشان کرد بوو بە هیچ شێوەیەک ئامادە نەبووین بکەوینە ژێر کاریگەری پلانگیێڕیە ئیقلیمیەکان و بە هەموو هێزی خۆمان هەوڵماندا بوو کە زۆنی سەوز بپارێزین و سەروەری یاسا و ئازادی ڕاگەیاندن و ڕادەربرین و ئاسایش و ئۆقرەی و خۆشگوزەرانی بۆ خەڵکەکەی خۆمان دابین بکەین لەو پێناوەشدا بازی زۆرماندا ئەم پلانگیێڕیەش بەشێکە لەو بازی کە دەبوایە بیدەین بە ئامانجگرتی بە کامە باجە داوە لە پێناو خۆشگوزەرانیە خەڵکیە کامە باجە داوە منزور خۆشبەختیە خۆشگوزەرانی کامە باجە داوە چکارە بووی تۆ چکارە بووی لە پڕێکا بووی تۆ کوڕی چیت کرد بێرە 1 سەعات سوخنڕانی قەهرەمانانەی خۆت بێرە یەک دێر گەورەیی و کوردبوون خۆت بێرە نووساوێتە یەک لەحزە مبارەزەکردنە تۆ لە بەرامبەر دوژمنە ئومەت و کوردیا بێری تۆ چکارە بووی تۆ بێجگەلەوەی کە ئسپەرمە بنەماڵەی تاڵەبانی شتێتریش هەی چۆن لە پڕێکا بووی تۆ ڕئیسە دژە تەرۆر و لە پڕێکا بووی تۆ ساحێوە سلێمانی و لە پڕێکا بووی تۆ ساحێوە بەشەی لەم کوردەوارە و قسەی زلزلە کرد بەچی تۆ بە دەم و فڵت تۆ بە ئەقڵ تۆ بە قارەمانی تۆ بە شار و مەچەکە گەورە تۆ یا پاڤڵە ئامۆزاڵ بەچی تۆ کامە باجە داگە چه باجێکە داگە فرە سەخت گوزەشتگە لێت فرە سەخت و لە پڕێکا بدێرن و بتکەنە کوڕێک و دادنێن و ناو پەیاکەی بەچی تۆ عەزیزم بچوو بەرە ئاینە تماشای خۆت بکە بزانە چی دواتیا کە پێت بێژن ڕەحبەر چیت هەست تاریخچەیەکی گەورەت هەست ڕەوەندە مبارزاتیەکی گەورەت هەست عەقڵێکی دروست حساویت هەست چیت هەست کە هەنە خۆتوێ هیچ دێکامە باجێ داگە چه باجێکە داگە دانەیە گومنامە تێ هەڵدریا خۆ جاش باو جاش بنەماڵە جاش مامۆ جاش گاشتتان خوێڕی بوون لە پڕێکا خانە نێعمەتێکتان بوو کریاوە ئەرباب شغڵێکی پێتاندا چیترتان بووگە تەنها سەرەتای ئەو پلانگیێڕیەیە ئەگینا چەندین کردەوەی مەترسیدارتر کردەوەی مەترسیدار چه شەکڵیە کردەوەی مەترسیدار هەڵەبجەز ئێوە کردتان کردەوەی مەترسیدار ئەنفالە ئێوە کردتان کردەوەی مەترسیدار خەڵکە ئێمە لە ژیان خستنە ئێوە کردتان کردەوەی مەترسیدار گۆڕینە شێوەی ژیان ئینسانەکان ئێوە کردتان کردەوەی مەترسیدار ئەوە بوو خوا بکەیتە پوو بکەیتە خوای مردم ئێوە کردتان کردەوەی مەترسیدار فاسدکردنە ئەقڵە مردم بوو ئێوە کردتان کردەوەی مەترسیدار بێخیرەتکردنە مردم بوو ئێوە کردتان کردەوەی مەترسیدار بێ ئینتیماکردنی خەڵکی بە خاک و بە سەرزەمین و بە شوناسە خۆی بوو ئێوە کردتان چیتر ماگە مەترسیدار بقۆمێ چیتر ماگە
مەگەر هەر ئەو خەڵکی سلێمانیە نییە ڕواتە خیابان داوای موچە لە بەغاکە ئەژێ با بێت با سەیدە ڕەیس بێتۆ لەمە مەترسیدارتریش هەز چه مەترسیدارێ مەترسی بۆ کێ ئەمە سەرەتای کردەوە کەس لە تۆ ئیستا ڕۆن ئاراسە برایشە ئەگرن ئاڵایش ئەگرن پۆڵای برایشە ئەگرن ئەمانە قۆناغەکانی ترن ئەمەسە مەترسیدارەکان چین ئەو کردەوە هایە مەترسیدارە سلێمانی ئەدەنە دەسە بەغا دەیتۆ مامۆ چوو ئەم کوردەواری ئێمەیە کردە بەشێک لە دەوڵەتە عێراقی کاکە مەسعود و چوو کردیە بەشێک لە دەوڵەتە عێراقی دوای خۆیدا بهێنێت دەمەوێت لێرەوە ئەندام و کادر و لایەنگران و کۆمەڵانی خەڵک ئاگادار بکەمەوە کە لە ئێستادا پێم ڕاگەیاندرا بۆ ئەو جمێن فرۆشانەی حەلیم بابزانی ڕۆڵە لەگرا پیاک دانیشتگە و ئەوانەیشی یارە ئاخێزین یارە مەبدەیە ئینقلابین وەکو تۆ فاسد و ئەبرۆ قەیتانی و پولەکینیەن خۆت و ئەربابەکە بابزانی ئەم دیبیتە دوای قسەکانە ئەم پێت ئێژم چە اتفاقێگەخە خاسی خۆتان کۆکەنەوە جێگەی ئەگران نییە تۆ تەکەم مەبدەئا دەرنەکەوتکی بەبەگیان بڕۆ لە ئەربابەکە پرسەوە پارەکە پێم و دیسەتێتان تێگیریاگە کۆیکەنەوەم فەسادتانە جەماعەتە فاسدە پشتە فەیسبوک کوردستان بەجێ پێڵم بە پێچەوانەوە وا دیارە بڕیاریان داوە بە زەبری هێزی حکومی هەڵبکوتنە سەرماڵەکەم بە زەبری هێزی حکومی هەڵەکوتنە سەرماڵەکە چیەکەی بڕیاریان داوە تۆ ئەنسەر فاسدێکی بەجێ ئەوەی کە هۆڕ و هەوانتان دەرنەکەوێ تۆ نەکەویتە باسە ئەوان و ئەوان نەکەونە باسە تۆ ئەم خەڵکیە نەفەهمێ ئێوە چەنی جنایەت کار و فاسدن بۆیە بەڕەکە نەکەوێتە سەر ئاو گشتان غەرق بوون پێتیان وتکە بێ بڕۆ دەرۆ جێگە نەما ئیشێ بڕۆی ئیسە تۆ دوو ڕێگەت هەست یا سەر ئەخەیتە خوار و ئەڕۆی یا ئێشێ ئەوەنە پیاگوی دانیشی ئەوانەی وتر دەریخی جابام پێت بێژم لاورە شێخ جەنگی لەگرا بەس تۆ نییەی کە ئەڕۆی ئەوەی بە تۆ وتوێتی مەرحەبا و تۆ هاورد بێتە سەرە کار کردبێتە بە دژە تەرۆر و پۆلیس و ئاسایش و پلە و پۆسە پێداوێ ئەنەون لە کلکی دەریەکەن یعنی تەسویە حساوێکی 2,000 نەفەری واتی ئەم کارە فرە کەسێ لە نان خواردن ئەکەوێ فرە ڕەفێق و ئەحباب و ئەوانەی وا ڕانتە پێگەیاندن کلکیان ئەگرن لە ژێرە ناوە چاکسازیە ئەم مردمە وا پەنگی خوارگەس و بەدەزەم گشتە فەسادە لە دوورۆ سەیرەکە بەس سەیرەکە بۆ لەبەرەوەی ئەم مردمە بێنتما بووگە بێ ئەخلاق بووگە حەزی بە هیچ نییە ئەویش گەرە کێسی تۆ فێرە کردگە ژیانکە زێنی گوێ هەر جۆرێکە ئەکری خەریکە تەماشاکان ئەگەرەکەلی بشێ بێت بۆیە ئەمە یا تۆ سەر ئەخەیتە خوار و ئێشێ بڕۆی و من مطمئنم ماستا و خۆر و چڵکاوخۆرەکانت دەورە بەرە ئەگەر پیاگیان تیاوێنە هێڵم بڕۆی چون تۆ ڕوویت ئەو 2,000 وا بە بەردەم و خۆت و براکانت و کەسوکارە ترە بوون و نان خۆرتان بوون ئیسە لە نان خواردن ئەکەون بەرەبەرەوە بەرە شەق و تێهەڵدانیش ئەکەون و ئەم داستانە ئیدامەی هەست تاقمە ئێوە تۆ یا هەڵیە بژێری ئەڕۆیتە دەرەوە تا هەرزگاهی عدەیەک تحتە ناوە تۆ بگرن و بێژن تاقمەکەی لاهور وەکو یارۆ کاورا بوو ئوردوغان دائیمەن بەحسیە کرد یا ئەوەی کە نا دەسەوەنە ئەسڵحا کەونە گیانی یەکتری جاگەرەوەنە پیابوون کەوتنە گیانی یەکتری مەلەفەکانی یەکتریتان ڕوو کرد خاسێ ئەم مردمە شاید تۆزێ غیرەت بیانگرێ بێت تەباتە مرە سەرتان گشتان پاک و کاتۆ شاید قیامێک اتفاق بکەوێ سە بڕیاریانداگە دەرەکەن بڕیارە خاسێکیانداگە چیەکەی حکوومەتەوا لە دەستیان مەشروعیەتەوا لە دەستیان تۆ برازایی مامە وەرگە باوکە کابراز بە ئەو ئەگاتا بە تۆ بەهۆی برازاگیە ئەو هاتکی نیشکیتە سەرە دیژە تیرۆر ئەم یەکی هەم نەوەی ئیبراهیم محمەدە هەم کوڕە جەلال تاڵەبانیە دێوەم زیاتر ئەگاتاوە تۆ
تۆ چۆن فکرەکەی بەم بازیە ئەیوەی تۆ چۆن فکرەکەی نە عمق ئیجتیماعیت هەز نە ئەقڵات تۆ ئیسێژە بەسەرم مامە قەسەم ئەخۆی دێ مامە و باوکە ئەوە خۆ باوک تۆ نییە ئەها وەختێ 16 ئۆکتۆبریان لێ دابوو بۆت مهم نەبوو پێەکەنیت پێدوا بوو فرەزرنگی ئەها وەختی قەتڵی مستەفا سەلیمیان خستە پات دەنگن نەکرد خۆتە ئەتەکان بابزانی هەرم مردمە فاسدە دیگە وای وەگەرەکتان و فاسدیکەن هەر ئەم قسانە ئیستابێتە هۆی ئەوەی کە تۆ بەڕاحەتی بکوژری چون تۆ فرە قێزەونی چون تۆ ئاسایش و تەرۆرێکە دروست کرد دژە تەرۆرێکە دروست کرد بە شوێنی ئەوە بوویت لە خەڵک درزێ بدۆزیتەوە بە شوێنی ئەوە بووی ترس بەسەر خەڵکی و سوارکەی تۆ یەکە حیچێ نەبووی نە ئەقڵە بوو نە ئینقلابی بووی نە حیچێکە کردبوو لە پڕێکا بووی تۆ ساحێوت دەستگایە پێت وایە ئەم دنیا بە بوروکراسی ئەتوانی ئیدارەکەی پێت وایە تۆ ئەتوانی لەم بازی قودرەتە بازیکەی پێت وایە هەنێ چڵکاوخۆر بێریتە ناوە ئەو مەحەلە پارەیان پێبەی ئەوانە وەفایان بۆ تۆ هەست بۆی داوای ئەمەکیان لێەکەی دێک کاورا وەختی مەبدەئی نەوێت سەلام عەلەیکومە تۆ لەبەر پارە بکە هەر کەسێکی تر ئەو پارەیە پێبات دۆلارێ زیاتری پێبات بۆ ئەو خەم و ڕاست ئەوێت و ئیستا ئەفەهمی مەبدە بە چ دەردێگە خوا ئەخلاق بە چ دەردێگە خوا پیاوبوون و مردبوون بە چ دەردێگە خوا ئیسا ئەفەهمی وە لە کوردستان دوورم خەنەوە هەر بۆیە بڕیارم داوە کە وەک کۆڵەگەیەک ڕوبەڕووی ئەم پیلانگەڕیە ببمەوە تا دوا هەناسەم میلەتەکەی خۆم بەجێ نەهێڵم درۆکەی میلەتەکەی تۆ احتیاجیان بە تۆ نییە ئەگەر پیاگی سابتیکە ئادەی بیخەدەرەوە بزانین کامە جنایەتتان کرد گەبەر عەلەیهی ئەم خەڵکەوەم خەڵکە نازانی لە ئەنفالۆ دەست پێ بکە لە حەڵەبجەوە دەست پێ بکە نەخۆ ئەم چتانە فرە عادیە لە یەکتریوە تەور کوشتکتانە و شەڕە ناو خۆیتان کردەمە نە لە پیلانێکە بەر عەلەیهە خەڵکە کورتان گێڕاگەوە سەرزەمین و کوردەوان لەوە باسیکە لەوە ناو خەڵکە بۆ بترسی تۆ بەجێ بێڵ تووچی دانێ فاسد کەمتر دانێ فاسد کەمتر ئادەی ئیستە تۆ پیاگووە سابتی بکە لە ناوە ئەم فاسدانە تۆ تۆزی خیرەتیشە هەست ئادەی سابتیکە ئادی تەبزانمەوە خیرەتە دواتیە هەرچی لە دەستم بێت بە پشتیوانی دڵسۆزان و ئێوەی کۆمەڵانی خەڵک ئەنجامی بدەم بۆ دەربازبوون لەم دۆخەی کە هەرێمەکەمانی تێکەوتووە ئەم دۆخە هەرێم تێی نەکەوتۆ تۆ تێکەوتووی هەرچیەکیش لە دەستێت تێ تۆ ئەگەر پیاگ وایێتە ئەوانەی ڕۆژە ئەوەڵ لەمانە ئەدگرت ئەتاوە ڕوو دەکرد ئەدوو دەمانە فاسدن دزن مەوادە مخدر فرۆشن قاچاقە کەنیشتکەرن سەرزەمینە کوردەوار خەریکن ئەفرۆشن سپاهە قودسن بازوویە سپاهە قودسن نۆکەرە دەوڵەتە ئێرانی نۆکەر بابا ئامریکان خەریکن ئومەتە کوردی فاسدەکەن کاولەکەن نابودیەکەن ئینتما نایەڵن ئەخلاق نایەڵن کەرامەت نایەڵن سەرزەمین دۆستی نایەڵن ئەهاتی ئەمان تاوت ئیسە چه اتفاقێگە کەفی خۆت تێت گیریاگە وەزاینتە دنیا لی شێویاگە چونکە من بڕیارم دابوو کە خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەم بڕیارە لەکوێدا لەسەر قەبرەکەی کاکە ئەحمەدی شێخ ئەم بڕیارە لەکوێدا کەس نەیزانی وە جێبەجێوە کرد دادەی بێری 1 2 3 4 5 6 مەسادیق ئەم بڕیارە بێرە کە تۆ خزمەتکار بووی چۆن خزمەتکار بووی لەکوێ خزمەتکار بووی لەوەی کە دەمە مەردەمە کوتا لەوەی کە مەردەمە فاسد کرد لەوەی کە ئینتیمای نیشتمانی وتیانە کوشت لەوەی کە ئینتیمای وەتەنی تیانە کوشت لەوەی کە ئەخلاقەتیانە کوشت لەوەی کە فاسدیانە کرد هەر شاد و سەربەرز و سەرفراز بن تۆ کاورە تەقاندیوە ئەم گرتەوی دۆیە گرد و قات و ڕیباتۆ وەم زانیستەوە جە لە عەسکەری دانیشێت و خۆی پێچاگەس و ئێژە خەڵکی کوردەوار جەماعەتی فاسد لەسەر ئەم سەرزەمینە دانیشتگن ئەوە من تا ئاخرین فیشەکەمانە ڕائەماڵم تۆ فکرەکەی فاسد
بەم کارانە ئەتوانی کارێ بوویتە بەرەوە بابزانی تۆبەی فاحشەی ڕەقسە تۆبەیە بابزانی جامعەیە کە ئێوە دروستان کردگە نە وەفای واتیا نە ئینتمای واتیا نە پیاگی پەیاکەی لە دەور و بەرتا بێت دفاع لێ بکە تێتانیە ئیدە ئیمان دروزەکە ئیدە ئێرادە دروزەکە ئێوە نە ئیدەتان هەست نە ئیمانتان هەست نە ئێرادەتان هەست بۆ من ئەمە لێدا جەماعەتە لاهورە شێخ جەنگی 2,000 نەفرێکن یعنی لاهور هاوردن نیە سەرکار و حەوت ئاو زەمزەم خۆیان بشۆرن تاقمەتر لیان دڵخۆش ناون ئێشێ لایەنوە هەر لە ئیستێشۆ ئێشێ ئەو نیروانە پڕۆکەنەوە یعنی ئائیستە یەواش یەواش ئەوانەی نزیک بە خۆیانن دایان ئەمەسرێنن ناوە دژە ترور و ناوە هێزە پێشمەرگە و فۆرەنیانکەن عەقید و ڕاقیب و ئەمانە لاهور بەجێتان بێڵێت پاڤڵ و تاقمە پاڤڵ ئەو 2,000 نەفر چەوکاو خۆرە ئەنێنە سەرجێکی خۆیان یا ئەیشێ لاهور ئەم 2,000ەوەیە کۆ دەرکەن یا ئەم 2,000 هەرزگا هەیە 20 ئەگرن وەکو کەڵەشێرە قوروانی تیان هەڵەدەن و ئەگیرێن و ئەوەرێنە دادگا و محاکمەکرێن و ئەکوژرێن و ترۆرەکرێن لەم کوڵە سوچانە ئینسانە فاسد عەقڵی نییە و ترسە زاورە هەم فاسدە هەم ترسە زاورە فکرەکە ئاوڕ ئەدات و تەسلیم ئەوێت و ئەڕوات بۆ لای ئەم یەکی ئەربابووک و جاشەکانی جاران ئەیان بەخشن وەلی ئەمە اتفاقا نییە ئەمە اتفاق ناکەفێ حەدە ئەقەل عەقڵە من وایەژێ هەم دەرەکرێن هەم دوورەخرێن و هەم بە گوێرەی ئەهەمیەتتان لێتان ئەکوژرێت دەئیسە یەک ڕێگەتان هەست یا دانیشن لە خۆتان دفاعکەن و نەهێڵن ئەم دەسەڵاتەتانە لێ بسێنن یا ئەوەی کەنە تەسلیم بوون و بڕۆ و ئەمما خەڵکی کوردەوار ئەگەر ئەم شەڕە دەسی پێ کرد ئێوەیشێ لە یەکێتی و پارتی تێپەڕن و هێزە سێوەمێک بێت کە خەڵکی بێت و کۆنتڕۆڵ ئەوزاعەکە بگرێتە دەسی ئەمە تەنیا ڕێگەست بنەماڵەی بارزانیش هەر ئەم وەزعیانەتەیەکە بێت با کاکە مەسعود بمرێ ئەو جار تۆ شاهدە شەڕە کوڕەکانە مەسعود و نێچیروان بارزانی ئەویت ئەمە دەسەڵاتە دەسەڵاتێکە کە ئێشەی یەک کاسە بوێت تا ئەوەی کە تێتە سەر و بتوانێ یەک کاسە بەرخۆردیتە کاکە ئەم وەزعیەتە وا ئەوێنن لەمە خراوتری لە ناو خانەوادەی بەرزانیش هەست گوایە هەنووز مەسعودە بارزانی ماگە پس خەڵکی کوردەوان ئەمەی کە لاهور بەحسی کرد فشە بوو حەجێ ناوڕێت کارەکەیش نازانێ ئینسان درۆزنێکە ئەوانەیشە مشاورەی پێدەن لە خۆی درۆزنترن یەک ڕێگە ئەمێنێتەوە یا کلکی بنێت و شانی و دەرچێ بڕوا بۆ وڵاتێکی تر ئینسانێکی فرە بەدناوە فرە ناحەزە لەوان ناحەزتر ئەمە لەمان ناحەزتر ئەوانن یا ئەمەیکە نە حەدەئەقەل ئەوێسێت شەڕێ ئەکات مادام قەرارە ئەم بدۆڕێت ئێشێ گشتی بدۆڕێت ئەگەر لەو حەدیشە پیاگ بوو بەنەفع خەڵکی تەواو ئەوێ کەوتنە گیانی یەکتری ئێوە تەبەنە سەرە گشتیان تۆپێنن و دەسەڵات گرنە دەستان ئەمانە هەمان جنایەتکارانە هەڵەبجەن هەمان جنایەتکارانە ئەنفالن هەمان جنایەتکاران وام وەزعیانە بۆ ئێوە دروست کردگە لێ جێگەیەکە خەڵک ئێشێ تەکان بخوا خەڵکینە من پارەکە وشتارم دابوو بابزانن ئەگەر ئێوەیش هەروە حرەکەتکەن لە لاهور خراوترتان پێیەکەوێ لە لاهور خراوترتان پێتێ ئەکەونە وێرانکردنە خۆتان ئەکەونە حەڕاجکردنە خۆتان بابزانن لایەوە خوا